لە کوردستان سەرەتا کە شەڕ لە بینێ و وڵاتەیە دەستی پێکرد و کوردستان کەوتە بینەوە و نەکرد درۆن و موشک بە هەڵە کەوتە خوارەوە لە کوردستان بە ئەنقەس لە کوردستان درا هەموو لایەک ئەزانین کوردستان لە کوردستانەدرا بە بیانووی ئەوەی ئەوە بۆ بیانووی کە لە وڵاتانی خەلیج ێشا بە هەمان شێوە بیانووی دۆزرایەوە کە ئەوە مەواقعێکە معارەضی ئێمەنی یاخود هێزی ئەمریکی تایە یاخود لەو بۆ پاساوانە لە کوردستانیشە واتە کوردستانی بە جۆرێ لە جۆرەکان ناڵێن ڕاستەوخۆ بەڵام لە بینی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیە بە جۆرێ لە جۆرەکان بەرپریشکی ئەو شەڕەکەوت بە ڕاستەوخۆ بەری کەوت و بە ناڕاستەوخۆشان دێجار بەری دەکەوت. ئیعلامی هەرێمی کوردستان لە هەفتەی یەکەمە هەڵەی گەورەیان کرد لە پەخشی ڕاستەوخۆیە بینیمان پەخشی ڕاستەوخۆ بە تایبەتی ئەوەی لای تایتانیکەوە وەلو چەند وەبزانام هەفتەیە دە ڕۆژێ تێپەڕێ بوو لە باسکردنی شوێنی کەوتنە خوارەوەی بە تایبەتی ئەگەر نزیکی بنکە ئەمنیەکان و هێزەکانی پێشمەرگە بووایە ئەوانەی لە فەرماندەی ئەوانە باسی لێوە کراوە شێوازەکانی و پاشان ئاسمانەکە پیشان ئەدرا بە ڕاستەوخۆ یعنی کۆمەڵێشت ڕاستەوخۆی درۆنەکان پیشان ئەدرا. بێگومان ئێمە لە بینی دوو حاڵەتین. یەکەم پێشان نەدانی ئەوانە بەڵام تازە ڕوویداوە لە وڵاتەکەتایە خەڵک ئەیبینێ لە ئاسمانەکەیە درۆنێک وا لە ئاسمانە ڕووناکێک لە ئاسمانەکەیە گرمێک لە گەڕەکەکەمە هاتووە ناکرێ نەزانم ئیعلامیش بۆم بڵاو نەکاتەوە سایتی ئاوا هەیە بێخاوەنە بڵاوی دەکەنەوە فەیسبوک هەیە نازانی ناوەکە چیە بڵاوی دەکاتەوە ئەو کاتە تۆزێکیشی پێوانێ بۆشی زیاکە. ئەمە یەک. دوو لە غیابی ئەو بڵاو نەکردنەوەیە کاندێجا پێم ئەڵێ بڵاوی نەکەمەوە تۆ دەبێ زانیاریم بیتێ وەکو وتەبێژی پێشمەرگە و جهەتی ئەمنی ئەو وتەبێژانەش جۆرێک لە جۆرەکان قڵاوقوپیان لێ کردبوو بە چەند ڕۆژێ جارێکی چەند ئەوەت بە تایبەتی بۆ ڕۆژنامەنووسانیش قەینا بۆ ئیعلامنا بۆ ڕۆژنامەنووسانی ژوان بە ئاسانی نەیان دەبین. لە کاتێکە ئێمە لە کاتی حربی عاصفەی سەحرایە سەردەمی کوێت و عێراقا بینیمان ڕۆژی دوو جار لێدوانی عەسکەری دەدران لە بەیانیان شو ئێواران حیثیاتی عسکەری ئەمریکیەکان بڵاویان دەکردەوە چی ڕوویاوە چی ڕوونیاوە بە خەریتەوە بەوێنەوە بە کۆمەڵشتیکە ئێمە ئەوەشمان نەبوو بۆیە زەحمەت بوو کە تۆ بڵێ نابێ هیچ شتێک بڵاو بکرێتەوە.